دکتۆر کۆتا پرسیارم پەیامە دیان پێشنیازت چێ بۆ گەنجانی کورد بۆەوەی کە ببنە گەنجێکی داهێنەر بۆ پێشخستنی کوردستان. مرۆڤی پێشکەوتوو ئەوەیە کە کۆمەڵێک بابەت کۆ دەکاتەوە. دەبێت پێشەموو شتێک عەقڵی بنیاد بنێ، تەنانەت ئاینیش بەندە بە عەقڵەوە. ئەمڕۆ ئەم دوورخستنەوە لە نێوان ئاین و عەقڵ دەڵێن ئاین وەکو خۆی وەری بگرن و بیر مەکەنەوە. من دژی ئەم دیدە. ئیسلام داوامان لێ ناکە بەم شێوەیە بین. ئیسلام ئاینی مەنتیقە، ئاینی عەقڵە، بۆیە فێری مەنتیق بن. هەروەها پەیامی من بۆ ئەوان ئەوەیە ئەگەر گومان یان پرسیارتان هەبوو بپرسن. من لە زانایانی کلاسیکی ناپرسم کە پێت دەڵێ قەدەغەیە بپرسی، بپرسن و مافی خۆشتانە بپرسن. هەروەها خۆتان پڕزانست بکەن، بەڵام پرۆگرامی خوێندن کە ئاستی باڵا نییە ئەم زانستەتان پێنادا. بۆیە زانست بە قوڵایی بەدەست بهێنن، زانست لەو ئاستە وەربگرن کە مرۆڤایەتی پێگەشتووە، باڵاترین پلەی زانستی بەدەست بهێنن. هاوکات دەبێ هەموو ئەمە لەسەر سیستەمێک لە بەها و ڕەوشت بنیاد بندرێ کە دەبێ بیکەنە بەشێک لە خۆتاندا. هەروەها ئێوە کاتێک پێش دەکەون هەندێک لە گەنجان هەندێک جار بەناوی پێشکەوتنەوە ناسنامەی خۆیان لەبیر دەکەن. ناسنامەی خۆتان بپارێزن. ئێوە موسڵمانن، ئیسلامیەتی خۆتان بپارێزن. ئێوە کوردن، ناسنامەی خۆتان بپارێزن و شانازی پێ بکەن و شانازی بە زمانتانەوە بکەن، شانازی بە مێژوو، شانازی بە پۆشاکتان بکەن. مەبنە ئەمریکی. من لە ئەمریکا خوێندم، لە ئەمریکا ژیام، لە ئەمریکا گەشتمە، بەرزترین پلە و چەندین کۆمپانیام لە ئەمریکا دامەزراند. هێشتا ناسنامەی خۆمم پاراستووە. پێشوەچوون و پێشکەوتن بەواتای هەڵوەشاندنی ناسنامە نییە. بۆیە ناسنامەی ئیسلامیتان، ناسنامەی کوردیتان، پێشکەوتنی زانستی و ڕەوشت بەها مرۆیەکان کۆ بکەنەوە. ئەمە ئامۆژگاری منە. با بنیادنانتان لەسەر ئەم سیستەمە تەواو بێ. نەکەن ببنە ئەمریکی یان ئینگلیزی بەهۆی سەرسامبوون بەوان. لەگەڵ یان ژیاین بە خودا ئەو بەهایانەی کە ئێمە هەمانە زۆر لەوەی ئەوان زیاترە، بەڵام ئەوان زانستیان هەیە کە لەوەی ئێمە زۆر زیاترە. ئەمە لەگەڵ ئەوە کۆ دەکەینەوە دەبینە میلەتێکی پێشکەوتوو بەویستی خوددا. من شانازی بە گەنجانی کوردەوە دەکەم. مامەڵەم لەگەڵ کۆمەڵێکیان کردووە، لەگەڵ ژمارەیەک لە گەنجانی کورد کار دەکەم لەسەر چەند پرسێکە پەیوەندیان بە هزر و ئامادەکردنی سەرکردەکان هەیە و بەها و ڕەوشتم لێبینین کە زۆر بەرزن. هیواداریشم ئێوە بەردەوام بن لە پرسەڕەواکەتان و دەستبەرداری نەبن. دەستبەرداری ناسنامە ڕەسەنەکەتان مەبن. پرسەکەتان لە ئاستی جیهان بڵاو بکەنەوە، با جیهان گوێبیستی پرسەکەتان بێ. شانازی بە ئاین و زمان و ناسنامەتان بکەن. زۆر سپاس بەڕێز دکتۆر تارێق سوێدان، بیرمەند و مێژونووسی دیاری کوێیتی لە سلێمانیەوە لەگەڵمانابی. سپاس. خدا بتان پارێزێ و بۆ هەموو چاکەیەک سەرکەوتوتان بکات و کوردستان و گەنجانی کوردستان سەرکەوتوو بکات بۆ ئەوەی هاوکار بن لە هەستانەوەی میلەتەکەتان و مرۆڤایەتی لە جیهاندا. زۆر سپاس.